بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. مرزان خوشويستان سلام ورحمتي خواي قورتان لسربي خوش عالم لزنزيري بشي دوام لا آيات جمار شش حتى آيات جمار يازدا لخزمت ايوي بريز دبم لسورة الجمعة لا بشي دوام توري يكم للتفسير أو سن آيات بيروزا بيولي بآيات كاني بيشو لا سرتاي سورة الجمعة خواي قول باسي شوين كوتواني بيغمري خوايك صلى الله عليه وسلم باسي خواي قول باسي الرحمة والنعمة وبخششي خواي قولي كالبهاتني بيغمبر صلى الله عليه وسلم وباسي فضل قولي شوين كوتواني بيغمبري صلى الله عليه وسلم لآل أصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لو تسن آية بيروزي استاك أبا لخزمتي دادا بيد خواهي قورا باسي دوستاني راستقيني خواهي قورا دكا وباسي فرزي نويجي هيني وحكمي نويجي هيني هاتل لبو نويجي هيني وقرنجيدان بو بابة قرنقمان لبو دكا يعني لو سورة دا خواهي قورا باسي تسمع له دكا اواني كوان نيارن بديني خوا كجولك كانن كبربز دخلنا الري آيني صر ريقاي بانقوازي ديني خواهي قول سبحانه وتعالى خواهي قول باسي أو كسان عن دواي أو كباسي شوين كوتواني بيغمبر كرا باسي أو كسان دكري كشويني موسى بيغمبر نكتن كاتي خوي ولا صدمي بيغمبريش شويني بيغمبري إمجنا كوتن صلى الله عليه وسلم بهوية وبون خرابترين كسي الصروي زوي تبري دوم ماناي وشكان هادو أواني بون بزولكا إن زعمتم أجر واتي دقن قمان دبن أولياء لله دوستاني خداي قورن إيوة فتمنوا الموت أو تخوازي مردن بن قدمت أيديهم بوي أويل بيشتر أنزام تنداوا عالم الغيب زاناي ببنهان كان والشهادة وزاناي بشت أشكرا كان فينبئكم عند أقدار دكرين وهوال تنبيد دري نودي للصلاة بانك دكرين بو نويجي هيني وذروا البيع واصبين لكرين وفروشتن قضية الصلاة نويجا كتواوبو كتايها وابتغوا من فضل الله داواب كان لبخششو رزقي خواي قورا لهوا خوشيو رابواردن تبليدان بو آقداري قرانوي كارواني بازرقاني انفضوا إليها برتيان كرد لايتو برو لاي كاروانا كتسود وتركوك قائمة تويان بديهج لنويجكي هيني بتنها توري السيم معناه تفسيري آية كان خواهي قول سبحانه وتعالى دواي اويكا باسي فضل قولي شوين كوتواني بيغنبري خواه صلى الله عليه وسلم حتى روجي قيامت كأوانت بلو درجيان تن قوريا بلي هاولان عند كوتسريا كان عند شوين كوتوان عند تابعين وتابعي التابعين وإيمي أمتي بيغمبر لدواي دا أواني كشويني بيغمبر كوتن أوانا خاوني فضلو بخششي زور قوربون بلا خواهي قورة فرمي قل يا أيها الذين هادوا أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بري بجولك كان يا أيها الذين هادوا أي أو كساني كوا بون بجولك لير أو خطابة خاصة للقرآن تنها ليرا خواهي قورة بو صيغة بو شوازة خطاب لقزولك دكا أقنا لآيات كاني تر خواهي يقول يا بني إسرائيل يا أهل الكتاب بوانا خواهي يقول خطابي لقريان كديا بلام ليرا خواهي يقول تصدف يا أيها الذين هادوا لبروي هندك بشك لخلشي مدينة لعرب كان ببونة زولك يعني كلا لبن مصلحته برجواندي لبروي زولك كان دائما بالا دزبون ببون جولكا لويا ليرة خواهي يقول تصدق فرمي أي أواني بون بجولكا واتجولكا نين هيتس علم تانية بجولكاتي ايوا بون بجولكات تابعي خلقك كبونا لو تابعي بيغمبري آخر زمان نابن بوشويني أو بيغمبر ناكون كوا لكتيبكي خوتان ناو دنجي هاتوا ناو باسي هاتيا يا أيها الذين هادوا أي أو كساني كوا بون بجولكا إن زعمتم أنكم أولياء لله أجر إيوة بيتان وايا أجر إيوة واقو ماندبن كلمة زعم لزماني عربي واتبوتونة لاواس
گومانێکی زۆر لاواز ظن يعني پەنجا بە پەنجایە ڕەنگە وابی ڕەنگەوانەبی نیوە بە نیوە بەڵام زعم وا تێدەگا بۆ چوونی خۆی تێ ئەو پەڕی لاوازی يعني برين بڕیاردانە لە شتێک لۆی خوای گەورە یا ئەیها الذین هادوو ئەی ئەوانی بوون بە جوولەکە ئین زەعەمتم ئەگەر گومانێکی لاوازتان هەیە بڕواتان وایە وا قەنەعەتتان بەخۆ هینایە ئەنەکم ئەولیاء لله ئێوە دۆستی نزیکی خوای گەورەت کەلیمەی ئەولیاء لله واتە ئەولیا واتە ئێوە دۆستی خوان یعنی کەسانی نزیکن لە خوا من دونی الناس جگە لە خەڵکانی تر تەنها ئێوە دۆستی نزیکی خوای گەورەت ها تەمەشا بکە خوای گەورە سوبحانه وتعالى وەکو زنجیرە باسێک باسی وەلا و بەڕا لە سەرەتای ئەو جوزئە یەکەم سوورەت کە سوورەتی مجادلە خوای گەورە یەکلای کردەوە ئێستا خوای گەورە باسی جوولەکەکان دەکا ئێوە دەڵێن ئەی جوولەکە ئێوە دەڵێن ئێمە دۆستی ڕاستەقینەی خوای ئا وەکو خوای گەورە لە ئاەتێشتر دەفەرمێ نحن أحباء الله ئێمە نحن أولياء الله وأحباؤه ئێمە دۆستی خوای گەورە و خۆشەویستی خوای گەورەین نحن أبناء الله وأحباؤه ئێمە کوڕی خوای گەورەین ئێمە خۆشەویستی خوای گەورەی بزانە خوای گەورە ڕەدیان داتەوە لۆ جوولەکەکان دائیمەن لە دێر زەمانەوە طبعا قەومێکی زۆر لوت بەرزن زۆر خۆ بە گەورە زانن ئەوان دەڵێن نحن شعب الله المختار کاتی خۆی خوای گەورە ئێمەی تەفضیل کرد گەورە کرد لە خەیاڵی خۆیان ئەو گەورەیەیان هەرماوە نازانن لۆ سەردەمێکی خۆیان بووە کە خوای گەورە دەفەرمێ لە قورئان یا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين ئەمن لۆ سەردەمی خۆتان گەورەی هەموو سەردەمی خۆتان بوون بەڵام لە دواییدا کە پاشەکشێتان کرد لە دینەکەی خۆتان دەستکاری کتێبەکەی خۆتان کرد هەر نستان بە ئەرچی خۆتان هەموو گۆڕان یان دینەکەی خۆتان زایع کرد شوێنی پێغەمبەری کۆتا زەمانیش نەکەوتن لۆیە بەڕاستی ئێوە دۆستی خوای گەورە نین بەڵکو ئێوە دوژمنی خوای گەورە ئین زەعەمتم ئەنەکم ئەولیاء لله من دون الناس تەنها ئێوە دۆستی خوای گەورە جگە لە خەڵکی هەمووی خەڵکی ئاساییە و خەڵکێک کە خوای گەورە خۆشی ناوین تەنها ئێوە خۆشەویستانی خوان ئەگەر ڕاست دەکەن بەڵگەکەیە وەرن تاقیب بکەینەوە فتەمەنەو المەوت تەمەناو ئاواتەخوازی مردن بخوازن بەس بە دوعا بە قسە داوای مردن بکەن بزانم ئێوە مردنتان پێ خۆشە دائیمەن ئەگەر کەسێک خوای خۆش بوێ ئەگەر خوای گەورە کەسێکی خۆش بوێ حەز دەکا زوو بگاتەوە لیقای خوای گەورە من أحب لقاء الله أحب الله لقاءه تەماشا بکە بەڵام ئەوانە چێ حەز ناکە بگەڕێتەوە خزمەت خوای گەورە ئەوەی هیچ ڕەسیدەکی نەبی لەکن خوای گەورە ئەوەی بزانی مردنی مای شەرمەزاریە عەزابە بەدەستی بەتاڵ دەستەوە خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیە کەوا نەخاوەنی دڵ و دەروونێکی پڕ لە ئیمانە لۆیە لەو کاتی دەمری پێی دەڵێن یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعي إلى ربك راضية مرضية بقري بولاي خواي قولا أو خداي كوا لتو راضية وأتجلوي راضي بوي لدنيا دا فادخلي في عبادي وادخلي جنتي أو نوع مردنا كو كابرة تمناي مردناك تمشابك بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي إن عبدا خيره الله بين الدنيا والآخرة يجي لبندكاني خواه كما بستي خويتي فرموي خوای گەورە سەر پشتی کردیا بۆ هەتای لە دنیا ببینێت و یان بۆ ماوەیەکی زۆر یان ئاخرەت هەڵبژێری بستەوە خزمەت خوا فەرمووی ئەو عەبدا اختارە ما عند الله ئەوەی لای خوای گەورەی هەڵبژار ئینجا ئیمامی عومەر دەستی بە گریان کرد وتە لۆ دەگریەی گوتی وەڵڵاهی ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەقسەدی خۆیەتی تەواو ئەجەلی پێغەمبەر نێزیک بووە پێغەمبەری خوا تەمەنای خزمەتی گەیشتنەوە بەلای خوای گەورە دەکا ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەمویان ڕوحیان لەسەر دەستی خۆیان بووە جانفیدا بوونە لە پێناودینی خوا لۆ چونکە دەیانزانی ئەوەی خوا لۆی ئامادەکردینە چییە بەڵام ئێوەی جوولەکە دەزانن عاقیبەتتان خراپەکاریتان گوناح و تاوانتان گەلک زۆرە خوا
كيفي بإيوة نايم خواي يقول رقي لإيوة خوا غضبي لإيوة قرتوا لو إيوة حستان بمردن نية فتمنوا الموت تمناي مردن بكن إن كنتم صادقين أجر إيوة راز ذكن لو بانقشوا لو قسي كديكن كإيوة دوستي نزيشي خواي قورن خوشويستي خواي قورن ولا يتمنونه أبدا بما قدمت أيديهم ولا يتمنونه هرجيز قد جولك تمناي مردن ناكن حزيان بمردن نية رقيان لمردنا لو أبدا حتى دنيا هم جولك يقوايا سبحان الله بما قدمت أيديهم بوي أو كدار خراباني كأنزامي ددن لويا والله عليم بالظالمين خواي قول آقدارا بو ظالمو مشركو خرابا كاراني جولك كان لويا خواي قول سبحانه وتعالى دفرمي قل أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بهم خدشي بريبتايبت بو جولكانا إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم أو مردني كوائي ولي رادكا كلمة تفرون واتا لي رادكا معنى تير لي رادكا تفرون منه واتا لي رادكا بتي بوي حضري ليدكا بوي كاتك اللي ترسين بوي لدياتي دوي خوتاني لو آمد بكان ايوه زياتر برو بيديني دسن لو يتفرون منه لمردن رادكا له كاركاني مردن رادكا لكاتي الشر زنق ايوه بجدكا تنك حزتان لمردنيا تفرون منه لو مردنا رادكا بلان بظان فإنه ملاقيكم أو مردنا بيتان دقا إشكو قمانينيا لو يا أخوة يقولوا دفرمي ولو كنتم في بروج مشيدة بزانا أو مردنا بيتان دقا أقل لنا وبالا خانو كوشكو تلارة برزكاني جبن هر بيتان دقا أقر خاوني علم بن أقر أو بر علم تا كوكرتوا أجر هم مالي دنياتان هبي مردن درمانو عنادينية هرد بي وبمرنو بسنو خزمت خواي قول سبحانه وتعالى ثم تردون إلى عالم الغيب والشهادة لدوايدا ايوا تردون دقرينوا دواي أو مردنا دقرينوا دجردرينوا بو أو خدايك وعالم الغيب آقاداري همش تبنهانا كاني ايويا أو شتاني بنيهيني لا پنهانی و بەبێ ئاگای مسلمانەکان ئەو هەموو پیلان و دوژمنکاریەی کە دەتان کرد والشەهادە و ئەو هەموو گوناه و تاوان و پیلانانەی بە ئاشکرا لە دژی خوا و دینی خوا و پێغەمبەری خوا ئەنجامتان نەدا خوای گەورە بە هەمووی ئاگدارە ئینجا فەیونەبیئوکم بما کنتم تعملون هەلەو گۆڕی خوا سزاتان نادا خوای گەورە ئاگدارتان دەکاتەوە لە سەحیفەی ئەعمالەکانتان لە پێوەر و پێوانەی کردارەکانتان لەسەر میزان اینجا دەستان قاستان هەموو ئەندامەکانی لەشتان هەواڵتان پێدەدا بەو گوناهانەی کە کردیتان و شایدیتان لەسەر دەدا بەو کردوانی کە کردیتان ئەوجا خوای گەورە سوبحانەه وتەعالا دەتان خاتە ناو ئاگری دۆزەخ خوا پەنامەمدا اینجا خوای گەورە دەفەرمێ یا ئەیوها الذین ئامنوا ئەی بڕواداران إذا نودي للصلاة من يوم الجمعة أجر بانك درا نوديا يعني بمعنى أذان دي يعني بانكرا بانك جي اوكنا ليرا مقصدي بانجي بانكا للصلاة لبونويجي من يوم الجمعة لروجي جمعة دا طبعا بانك بدليل أو آتي عبادتها خواهي يقول ليرا باسي فرموها كالروجي جمعة دا ببانجي لو بدري ما دام نويجي جمعة بانجي لوی بانگەکانی کەس قیاس لەسەر ئەوەی کە دانراوە لۆیە بانگ عیبادەتێکە ئینسان نابی زیاد و کەمی تێدا بکە و بە ئەمر و فەرمانی خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەو بانگە تەشریع کرا کاتی خۆی کە پێغەمبەری خوا چوە شاری مەدینە مسلمان مزگەوت دروست کرا لەبۆ پێنوێژەکان مسلمان دەهاتن پێغەمبەری خوا ئیستیشارەی بە مسلمانەکان کرد چۆن ئێمە موعیدێک دابنێین لە یەک کاتی دیاری کراو هەموو مسلمانەکان بێن لە بۆ نوێژی بكومل عندك قلت يعني پیغمبري خوا صلى الله عليه وسلم بناقوسك دابنين زنقل وشي زنقلي جولك كان پیغمبري خوا بي خوش نبو عندك قلت يعني بوق دادين وشي جولك كان كرنا پیغمبري خوا بي خوش نبو عندك قلت يعني رسول يتحينون وقت دقرينوا بالتخمين كاتكي دياري دكينو بي بلام پیغمبري خوا دفرمي صلى الله عليه وسلم يقل الصحابة كان يزيدا دفرمي هاد قلت يا رسول الله صلى الله عليه وسلم
ئەو شەو پیاوێ کات ناقوسەکەم لەکەم بوو، ناقوسەکەی فڕێدا بووقەکەم لەکەم بوو، ئەویشی تێهێردا. ئینجا فەرمووی وەرە ئەو قسانت فێرکەم بەو شێوەی ئێوە کۆ بنەوە لە بۆ نوێژ. بانگەکەی بە تەواتی الله ئەکبەر الله ئەکبەر حتا دەگاتە لا ئیلاها ئیلا الله. وتی پێگوتم بانگەکەی لەو پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمووی ئینەها ڕؤیا حەق، بەڕاستی ئەو خەوە خەوێکی ڕاستە، خەوێکی تەواوە. لەو کاتەیدا کە ئەو خەوەکەی لەو پێغەمبەر دەجێڕاوە، ئیمامی عومەر زۆر بە خێرایی بە هەڵەداوان عەبایەکەی لەسەر شانی بوو، زۆر بە خێرایی هاتە خزمەت پێغەمبەری خوا. جێی لێ بوو ئەو سەحابەیە و ئەو قسە لەو پێغەمبەری دەکات. فەرمووی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا ئەمنیش نەفسی خەونم دیتیان، عەینەن خەونەچی ئەو هەم بیت. ئینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیقراری کرد لەسەر ئەو بانگە. کەواتە بانگ عیبادەتێکە بە ئەمر و فەرمان و وەحی ئەمری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری لەسەر دراوە. لۆیە بەڕاستی عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە ئەو کەسەی ئەو کارە بانگ دەدا. لۆیە ئیذا نودیە لیسەڵات، ئەگەر بانگ بێژ بانجی فەرموو لە بۆ نوێژی من یەومی الجومعە لە ڕۆژی جومعەدا، ئەوە واتە داخیلبوونی کاتی وتاری هەینیە، داخیلی ڕۆژی جومعەیە. لۆیە لەو کاتەدا ئەتوو داخیلی فەرزێکی زۆر گرنگ دەبی کە نوێژی هەینیە. بۆیە خوای گەورە دەفەرمێ فەسعەو ئیلا ذیکری الله، لەسەرتان پێویستە فەسعەو واتە بە گورج و گۆڵی بە گەرم و گوڕی وەرن لە بۆ جێبەجێکردنی ذیکری الله. ذیکر الله خۆ مەقسەدی چییە؟ واتە لۆ ئەنجامدانی ئەو فەرزە ئەو عیبادەتە جێگرتن لەو خوتبەیە. خوای گەورە وتاری هەینی و خوتبەی بە چ لێکدا بە چ باس کردو؟ ذیکری الله. ذکر هەر ئەوە نییە ئینسان تەسبیحێک دەست بکریتن، نا نوێژ ذکرە وأقیمی الصلاة لذیکری. خوای گەورە دەفەرمێ بیرکردنەوە لە مردن ذکرە، ئەکثروا من ذکری هذه باللذات، و جێڕاگرتن لە وتارێک لە چەند ئایەت و حەدیثێک ئەوە ذکرە. فذكر إن نفعت الذكرى. لۆیە بەڕاستی خەڵکێک وا تێدەکا ذکر ئەوەیە، نا لە کۆڕێک لە مەجلیسێک دادەنیشی ئەوە عیبادەتە، ئەوە ذکرە، خێرێکی زۆر گەورەی هەیە. لۆیە فەسعەو ئیلا ذیکری الله بە گورجگۆڵ وەکو ئەو ئایەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا هەموو موسڵمانێک دەبی لە ڕۆژی جومعە زۆر گورج و گۆڵ بی، دەبی ئەو ئاداب و سونەتانەی کەوا پێویستە لە ڕۆژی جومعە بە جوانی بە ڕێک و پێچی ئەنجام بدرێن. ئەو ئایەتە بەڵگەیەکی ڕۆن و ئاشکرایە لەسەر ئەوەی سونەتە لە کاتی زوو ئینسان ئامادەبی لە بۆ وتاری ڕۆژی جومعە، نەک بە خاو خلیچێک لە کۆتایی وتارەکان کە خەڵکێکی زۆر وا دەکەن بەداخەوە. وەذەڕوا البەیع، ئینجا کە بە گورج و گۆڵی بە خێرایی دەی لە بۆ ڕۆژی جومعە، هاتن لە بۆ ڕۆژی جومعە لێرە مەقسەدی بە غار ئینسان بێ، نا یعنی خۆت ئامادە بکە، ئامادە باشی لۆ بکە، نەگەوی بە غارە غار بێ. ئەسڵەن ئەوە نەهی لێ کرایە و هێدی بڕۆ، بەڵام بە وەختەوە بڕۆ، زوو بڕۆ. وەذەڕوا البەیع، کڕین و فرۆشتن، معاملە، بازرگانی، دوکانداری، هەرچی معاملەی دنیاییە. وەذەڕوا معنەتێ وەذەڕوا وازی لێ بینە، دەستی لێ هەڵبگرە. حتا دەجێڕنەوە دەڵێن زانایان و پیاو باشانی پێشوو ئەوەی ئاسنگەر بە ئەوەی قوماشی بفرۆش بە لەو کاتی جێی لە بانگ دەبوو، نەک بانجی جومعە، بانجی پێنجێشەکە، دەڵێ کاتێک ئەوها کوتکەکەی بەرز دەکردە و لێی بدا، کوتکەکەی لە ئاسنەکەی نەدەدا، نا ڕاددای دەناوە، هێدیان گوتە لێ دەک، نا تەواو بانجی بەسەدات. یعنی ئێستا کاتی نوێژە و دەبی بڕۆین بەرەو مزگەوت. سبحان الله، ئێستا لۆ نوێژی جومعە کە فەرزە خەڵکەکەی پڕخەی خەوی دێ، خەڵکەکەی نایە زۆر بەداخەوە. وەذەڕوا البەیع، واز بێنن لە کڕین و فرۆشتن لەو کاتەدا. لۆیە کڕین و فرۆشتن لەو کاتەدا تەوان پارەکەی حەرامە. ئایا معاملەکە دروستە یان نا؟ بەڵێ معاملەکە دروستە بەڵام باتیلە. معنەتێ باتیلە؟ ئیشێکی بێشەرعی کردی ئەو کابرایە. ذالیکم تەوان لەکەینی حەرامە لەو کاتەی خەتیب دەست بە وتاری خوێندنەوە دەکات، هەتا ئەو کاتی سەلامی نوێژێ دەدرێتەوە لەو بەینە. یعنی هەموو وتاری ئێستا 20 دقەیە، ئەو پەڕی نیو سەعاتە، ئەو نیو سەعاتە کڕین و فرۆشتن لۆ ئەو کەسەی کەوا لەوێندەرە حەرامە. یعنی مەسەلەن کەسێک دوکاندارە دەستە خوتبەچی 10 دقەیە، خوتبەکەی دەکا و دێتەوە، وتارش کەشتان بەردەوامە، ئەو وتاری خۆی کردێت، جومعەی خۆی ئەنجامدایە، هیچ گوناحبار نییە و ئاساییە.
ذلكم خير لكم براستي بجدار بون لو نوێژی هەینیا زۆر زۆر چاکترە لە بۆ ئێوە لە بۆ دنیا و لە بۆ قیامەتتان سود و قازانجی زۆری هەیە إن كنتم تعلمون ئەگەر ئێوە بزانن فإذا قضيت الصلاة هەر کاتێک نوێژی هەینیتان تەواو کرد کەلیمەی قوضیە واتە دەستان لێبڕا تەواو بوون لە نوێژەکە الصلاة واتە نوێژی هەینی فانتشروا في الأرض اینجا بڵاو بکەن لەسەر ڕووی زەوی لۆ خۆتان بڕۆنە ئیش و کار و کاسبی خۆتان وابتغوا من فضل الله لەو فەضل و بەخششەی کە خوای گەورە بۆی داناون لە کاسبی حەڵاڵ لە ئیش و کار لە ئیشی ڕۆژانەی خۆتان بەدەست بێنن خوای گەورە حەرامی نەکردیە واذكروا الله كثيرا بەڵام زۆر ئاگادار بن هەمیشە و بەردەوام ذکری خوای گەورە بکەن هەمیشە و بەردەوام لە کڕینتان لە دانیشتنتان یعنی کوی هاتیە خوتبەی فاسعوا إلى ذكر الله ئەو لە ذکری خوای بووی لەو کاتەی دوکانت هەیە لەو کاتەی سایق تەکسی لەو کاتەی تیجارەت دەکەی لەو کاتەی لە ناو مەجلیسەکان دانیشتینە ئەو کاتەش واذكروا الله كثيرا معنی تێ واذكروا الله كثيرا خۆ معنی تەسبیحەکە لە دەدائی بزگ نا یعنی ئاگەر لە حەلال و حەرام بی کە قسەی دەکەی غەیبەتی مەکە سوێندی بە درۆ مەخۆ سوێندی هەر مەخۆ ئەگەر بەڕاستیش بیتن فرت و فێر لە خەڵکی مەکە ئەوەیە واذكروا الله كثيرا لعلكم تفلحون ئەگەر واتان کرد بەڕاستی سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەت دەبن وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها طبعا هۆی دابەزینی ئەو ئاەتە ئەوەیە لە یەکێ لە وتارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و وتاری دەخوێندەوە لە ڕۆژی هەینی پێغەمبەری خوا خەریکی وتاردان بوو عادەت وابوو بازرگانەکانی خەڵکی شاری مەدینە کاتێک کە دەگەڕانەوە لە بازرگانی تەپلیان لێدەدا برین بەو شێوەی دەهات ناو شارینە تا خەڵک بزانێ و بازرگانی هاتەوە لۆیە هەندێک لە هاوڵەکان کە جێیان لە تەپل و نەوتار دەبا زوو خۆیان بگەینێ هەر یەکە لە خۆی وەکو مەزادێک شتەکانیان دەکڕیەوە لۆیە لای پێغەمبەری خۆیان بەجی هێشت ڕۆیشتن پێغەمبەری خوا لەگە چەند کەسێک هەندێک دەرێن 12 کەس وە هەندێک دەرێن چەند کەس وە ژمارەکە میم لەگە چەند کەسێکی زۆر کەم مایەوە سەحابەکان هەموو ڕۆیشتن وتاری هەینیان بەجی هێشت خوای گەورە دەفەرموێ وإذا رأوا تجارة کاتێک کە ئێوە ئەگە تیجارەتێکتان بینی لەو کاتێک لە ناو نوێژی هەینیت ئەو لەهوەن یان جێتان لە تەپل و مۆسیقا و ئەو شتانە بوو کە لەهوی پێدەوتر کە ئینسان مەشغول دەکا لە ذکری خوا کە بە دووری دێختەوە کەلیمەی لەهو یعنی شتێک ئینسان بی ئاگا دەکا انفضوا إليها لەو کاتەدا کە ئێوە بازرگاریەکەتان بینی جێتان لە تەپل و مۆسیقا و ئەو بێئاگاییە بوو کە بێئاگایکردن لەو تاری هەینی انفضوا إليها ڕۆیشتن انفضوا کەلیمە انفض معنەتیە واتە شۆڕ بوونەوە ڕۆیشتن زۆر بە گورج و گۆڕی بە خێرایی لە بۆ ئەو بازرگانی و دەنجیە و تەپل و مۆسیقایە وتەڕەکوکە قائیمە اینجا خوای گەورە باسی پێغەمبەر دەکات ئەی پێغەمبەری خوا ئەو هاوڵانە ئەتویان لەسەر و منبەرەکە بەجی هێشت بە پێوە قل ما عند الله خير من اللهو ومن التجارة أي پێغەمبەری خوا پێیان بڵێ ما عند الله ئەوەی خوای گەورە بۆی ئامادە کردوونە لە ئەجر و پاداشتی ئەو تاری هەینیە سەبرگرتنتان لە ئەجر و پاداشتی قیامەت خەیڕون زۆر باشتر و چاکترە بینە لەهوی لە بەرەو پیرچوونی ئەو تەپل و مۆسیقا و دەنگا ومن التجارة لۆ ئەو بازرگانی کە لە بۆی چوون والله خير الرازقين ئاگادار بن خوای گەورە چاکترین و باشترینی ڕۆزی دەری مرۆڤەکانە واتە ئەگەر کەسێک شتێک لە پێناوی خوا بەجی بێری عیبادەتی خوا بکە خوای گەورە خۆی لۆی تەعویز دەکاتەوە خوای گەورە شتی باشترت دەداتێ لۆیە نەکەی بڕێ واللهی ئەم دوکانی بەجی بێنم لە بۆ نوێژی جەماعات لە بۆ جومعەی زەرەر دەکەم و تەئسیرم لێ دەکەن نا واللهی خوای گەورە بەرەکەت دەیختا ئیش و کار و ژیانت چوارەم بەندە هەڵێنراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە یەکەم دۆستایەتی خوای گەورە بە حەز و ئارەزوو نییە بەڵکو بەکردەوەی چاک و گوێڕایەلی خوای گەورەیە خوای گەورە و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم دۆستانی خوددا حەز بە نزیکی خوای گەورە دەکەن لە مردن ناترسن چونکە پەرێز پاکن و بەهەشتین خاڵی دووەم مردن بە هەموو کەسێک دەگات بڕوادار و بێ باوەڕ چاک و خراپ هەژار و دەوڵەمەند مردن گەیشتنەوەی مرۆڤەکانە بەکردەوەکانی خۆیان کە سەرمایی بەختەوەری و کامەرانیە
لبو إنساني إيماندار لبو إنساني بباور خراب كارش معي شرمزارية خالي سيم ناسيني خواي قولة نزيك بون ناسيني خواي قولة نزيك بون لي وادا كان بروف دنيا بكم بقريت تنها تساوي للرزامندي وبخششي خواي قولة بيت خالي تارم خداي قولة سبحانه وتعالى زياتر كاتب ودنيا داري داناوا تا كاتبو پرستشكان چونکە دنیاداری بە تێگەیشتنێکی مسلمانانە ئەویش لە عیبادەتە باش و چاکەکانە هەروەک مسلمان بوون لە مزگەوت و پەرزگاکان ئاسانتر و لەبارترە تا مسلمان بوون لە بازار و دوکان لە ناو جەنجاڵیەکانی ژیاندا. خاڵی پێنجەم هەروەک زیکری خوددا هەروەک زیکری خوددا تەنیا بە زوبان و دەم و زار نییە بجوڵێت دڵ لێی بێ ئاگا بێت بەڵکو باشترین زیکر ئەوەیە دڵ و دەروون هۆشیار بێت بە ئاگا بێت لە کاتی مامەڵە و هەڵس و کەوتەکانی ڕۆژانەش خوای لە بیربی ئەو کەسە. خاڵی شەشەم مامەڵە و کڕین و فرۆشتن دروستە بەو مەرزەی سنوورەکانی خوای گەورەی تێدا نەبەزێنرێت نافەرمانی ئەوی تێدا نەکرێت گەورەترین تاوان پشتکردنە لە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم بە کردار یان بە گفتار یان بە واسێنان لە ڕێباز و سونەتەکانی. خاڵی هەفتەم ئەو بازرگانیە بێنرخە لای خوا ئەو بازرگانیە لای خوا ئەو بازرگانی بێنرخە لای خوای گەورە بێسوود و بێسوودە بۆ خاوەنەکەی کە حەرام و ناشەرعی تێدا بێت ئەجینە بازرگانی خواناس لە ڕیزی بازرگانی خواناس لە ڕیزی پێغەمبەران و شەهیدان و ڕازگۆیانە لە ڕۆژی قیامەت. تەوەری پێنجەم ڕوونکردنەوە یەکەم سەبارەت بە ئاوات خواستن بە مردن. ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لا يتمنين أحدكم الموت لضر نزل به نابێ هیچ کەسێک ئاوات بە مردن بخوازێ بەهۆی ئەوەی زەرەرێک پێگەیشتیە فإن كان لابد متمنيا ئەگەر ئەو کەسە زۆر حاڵی پەرێشانە زۆر لە وەزع و بارێکی خراپدایە هەندێک جار وەیە ئینسان بە سەبەبی تاقیکردنەوەی زۆر سەختی دنیا فەقیریە هەژاریە برسیەتیە ئێش و ژانە نەخۆشیە تەحملی ژیان ناکە تەمەنای مردن دەبەخرێت. هەندێک جار لە بەدین کابرا دەکەوتە ناو وەزعەک دەزانی دینی لە خەتەردایە ڕەنگە بەبێ ئیمانی بمری خوا نەخواستە لۆیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەگەر کەسێک کەتە حالەتێکی وا ژیانی زۆر سەخت بوو با بڵێ اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي خوای بمژێنە ئەگەر ئەو دنیا و ژیانە لۆ من خێری تێدایە وتوفني ما إذا كانت الوفاة خيرا لي وبمرێنە ئەگە دەزانی بردەکەم لۆ من چاکتر و باشترە. سەبارەت بە ڕۆژی هەینی و نوێژی ڕۆژی هەینی گەورەی ڕۆژی هەینی یەکەم پێغەمبەری خوددا دەفەرمێ إن هذا يوم جعله الله عيدا للمسلمين ئەو ڕۆژی جومعەیە ڕۆژی جەژنی مسلمانانە فمن جاء إلى الجمعة فليغتسل هەر کەسێک هان لە بۆ نوێژی جومعە با خۆی بشوە وإن كان له طيب فإن كان طيب فليمس منه ئەگەر بۆنێکی خۆشی با لە خۆی بدا وعليكم بالسواك لە ڕۆژی جومعە سیواکیش بکەن. ئیبن ماجە و تەبەڕانی ئەو فەرمودەیان جێڕایەت و ئیمامی ئەلبانی بە سەحیحی داناوە. هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ لە دەربارەی ڕۆژی گەورەی ڕۆژی جومعە خەیر یەوم طلعت عليه الشمس گەورەترین ڕۆژ کە ڕۆژی لەسەر هەڵاتی بی ڕۆژی جومعەیە فيه خلق آدم لەو ڕۆژەدا باوکە ئادەم خوا دروستی کرد وفيه أهبط لەو ڕۆژەدا دابەزێندرا لەسەر زەوی وفيه تيب عليه للروج جمعة خوا توبة لقبول كرد وفيه مات للروج جمعة باوك آدم مرد وفيه تقوم الساعة للروج جمعة روج قيامة دادي وما من دابة إلا هي مصيخة يوم الجمعة هز جيان لبرقنيا إلا للروج جمعة هاواريتي لفيغان وقريان دايا من حين تصبح حتى تطلع الشمس لو كاتي روش هردي حتى روش لو كاتي بيان يكدي حتى روش هردي شفقا من الساعة لا ترسي أو يكون روجي قيامة به إلا لجن والإنس إلا جن مروف نبي وفيها ساعة لا يصادفها عبد مسلم يكاتيا مسلمان نية بك لو كاتدا ركي لو كاتدا يسأل الله شيئا دا ويشتبك إلا أعطاه الله إياه إلا خواي وربيد بخشي إمامي مالك لم وطأ كي خوي هنداويتي محمد كوري أشعر دفرمت ثم لا يخاتو عائشة دايشي برواداران ڕزای خوای لەسەر بێ فەرمووی جارێکیان من لای پێغەمبەری خوددا بوو سێ کەس لە جوولەکە هاتن یەکێکیان مۆڵەتی خواست ئینجا فەرمودەکەی
پێغەمبەری خودای صلی الله علیه و سلم باس کرد يعني برين خاتو عائشة فرمووی دەزانی ئەوان بە تشتێک ئیرەیمان پێ دەبەن وتم خدا و پێغەمبەرەکەی دەزانن فرمووی ئەوان ئیرەیمان پێ دەبەن لە ڕووگە عنی قیبلەی مسلمانن کە کەعبەیە کە ئەوان تێیدا گومڕا بوون و ئیرەیمان پێ دەبەن حەسوودیمان پێ دەبەن لە ڕۆژی جومعی لە ڕۆژی جومعە کە خوای گەورە ئێمەی ڕێنمونی کرد و ئێمە بە ئێمەی بەخشی ئەوان تێیدا گومڕا بوون هەروەک حەسوودیمان پێ دەبەن لە سەوتی ئامین لە دوای خوێندنی سوورەتی فاتحە هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ ئێمە کۆتایی ئومەتانی نحن الآخرون السابقون بەڵام لە ڕۆژی قیامەت لە پێشەوەی ئومەتەکانی دەفەرمێ ئەهلی کتاب ئەوانەی کتێبە ئاسمانیەکانیان پێدرا لە دوای ئێمە هاتن بەڵام ڕۆژی هەینی لەسەر ئەوان فەرز کرا بەڵام خاوەن کتێبەکان لە جوولەکە و گاورەکان پێشی ئێمە ئەوان لە دوای ئەوان گومڕا بوون ڕۆژی جومعیان وەرنەگرت هەر ئەو ڕۆژە بوو کە بەهۆیەوە پەرتەوازەیان تێکەوت ئینجا خوای گەورە بە ئێمەیدا ڕۆژی جومعی بە ئێمەدا پێغەمبەری خوا دەفەرمێ ئەوان لەو بابەتە شوێن کەوتەی ئێمەن جوولەکەکان ڕۆژی دواتر و ڕۆژی شەممە بوو گاورەکان ڕۆژی پاشتر بوو ڕۆژی یەکشەممە ئێمەش خوای گەورە ڕۆژی جومعی بە ئێمە بەخشی حکمی فەرز بوونی نوێژی جومعە لەسەر چێ فەرزە مەرجەکانی نوێژی جومعە فەرزە لەسەر هەر مسلمانێک لەسەر ئەو کەسەی عاقڵە ئەو کەسەی نوشتەجێ بێت و لە سەفەر نەبێ ئەو کەسەی لە ساق بێ و نەخۆش نەبێ ئادابەکانی هاتن لە ڕۆژی جومعە خۆشوشتن وەکو لەو فەرمودەی پێغەمبەر باسمان کرد ڕۆن لەسەر و ڕیشی دان مەسەلەن ڕیشی سەری ئەو بە ڕۆنێکی جوان لە خۆی بدا ئەو بۆنەی لە ماڵەوە هەیەی وەکو لە سێ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئیمامی بوخاری و موسلیم هاتووە بۆنێکی خۆش لە خۆی بدا پاشان بچێت بۆ نوێژ نابێ بەسە ملی خەڵکی داپاز و خەڵکی لێک بکاتەوە ئەوەندەی بۆی دەکرێت نوێژ بکات وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم یصلی ما شاء لێ لە ڕۆژی جومعە حتا پێش باندیش دروستە نوێژ بکرێت نوێژی سنەت ئەگە سنەتی بێ ناویش بیتن تەنها لە ڕۆژی جومعە بەڵام لە ڕۆژەکانی تر کە ڕۆژ دێتە ناوەندی ئاسمان مەکروهە ئینسان نوێژ بکە بێدەنگبوون لەو کاتێکەوە وتار خوێن وتاری دەخوێنتەوە پۆشینی باشترین جلوبەرگ بە تایبەت پۆشینی دلی بەرجی سپی وەکو ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و حاکم لە فەرمودە هێناویتیان زوو ئامادە بوون بەڵێ وهروەها سونەتە ئینسان پێش نوێژی جومعە سەرخەوەک بشێنی ئینجا نان خواردن لە دوای نوێژەکە بیتن وەکو لە فەرمودەی بوخاری مسلم هاتووە لۆ هەتا ئینسان خەواڵوو نەبی هەتا ئەو کەسە برسی وان لێ نەکە ینی ئاگەی لە نوێژەکەی نەبی لە بە برسی ئینجا بۆن خۆشکردنی مزگەوت تبخير المسجد وكل فرمودي ابن أبي شيبة أبو يعلى هاتوا وهروها خوينديني سورة الكهف كبيغمبر إخوان فرمي من قرأ يوم الجمعة يعني أو ليلة الجمعة سورة الكهف أضاء له من النور ما بين الجمعتين هركسك سورة كهف تلا روجي الجمعة تلا شوكي بخيني خواهي يقول النورك لبيني أو جزء معنا بو إنسان الدا كاتي تدا هر دعاء تدا بكر دعاك قبوله وكو إمام بخاري مسلم هنا يتيانا كدلين زانان أو كاتا خلافي زول لصلاة بلام راي بهيز أويا لدواي ويجي عصر بيج مغرب زول صلوات دان لبيغمبري خوا دفرمي صلى الله عليه وسلم دفرمي إن صلواتكم معروضة علي صلوات كانت بيم دقا فأكثر من الصلاة علي يوم الجمعة للروج جمعة زول صلوات لسب بدن تلك صلوات كانت بمن دقا أو فرمودج إمام أحمد وحاكم النسائي جراوية يوا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.